دووبارە سڵاوتان لێ ببینێران. کاک مەجید لەو پرسیارەی ڕامگرتی مەسەلەی فیدراڵەتی پارێزگاکان ئەوەی کە سەرۆکی هێرێم دەڵێ خەونی ئەهریمانیانەیە، کاک مەجید دەڵێ بەڵێ ئەمە خەونی ئەهریمانیە و گۆڕان دەست پێش خەرک بۆ مانەیە کە گۆڕان خەونی ئەهریمانی بینی. خۆی لە ڕاستیە ئەگەر بیت لەسەرەوە مناقشە بکەی ئەوە زۆر دوور درێژە خایانەوە پارتی بەناحەق خۆی خاتە ناو مەسەلەیەکەوە کە ینی لە سنگەری خۆی خاتەوە دیسانە سنگەری دژی خەڵکی سلێمانی. بارزانانی وەک سەرۆکی هێرێم قسەی کرد پارتی خۆی بارزانی یەکێک ئەوە بارزانی لە هەر شتێکە قسەی کردای لەو ماوە لەسەرەوە قسەی نەکردایە. بارزانی ئەوە پێش هەموو کەسێک کاتێک ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دواکەوێ ئەوە بەرزانی یەکەم کەس بواە کە دژی بۆستایەتە، بەڵام ئەو کاتە ئەو بێدەنگە بێت لە ئەو ناحەقی کە بەرامبەر بە خەڵکی نەکرد پارێزگای سلێمانی بەڵکو هەموو خەڵکی هەر سێ پارێزگاکەی کوردستان کە ناحەقیە بەرامبەرەکرێەوە هەڵبژاردن دواخرێ وایە بارزانی بعد باە ئەو ناحەقی قبول نەکردایە. بەڵام کاتێک دێت خەڵکی سلێمانی لە سێ هەڵبژاردنە لایەنێکی سیاسی معەن هەڵەبژێرێت و دیسانەوە دێت ناحەقی بەرامبەر یەکرێ کاتێک دێت لەو کابینانەی ڕابردووە نوێنەرایەتی خەڵکی سلێمانی کێ ینی لە ئەنجومەنی وەزیرانی کابینەکانی ڕابردووە کاتێک دێت خەڵکی سلێمانی لێرە نوێنەری خۆی پارێزگاکەی خۆی ئەنجومەنی پارێزگای خۆی هەڵبژاردووە و ڕێگەیش دیسانەوە لێ یەکرێت ئەنجومەنی پارێزگا هەڵ نەبژێرەوە پارێزگاری خۆی دیاری نەکرا ئەمە دیسانەوە ناحەقێکی گەورەیە بەرامبەر بە خەڵکی سلێمانی یەکرێت. ئەوە بارزانی ئەو ڕۆژەی کە ئەمری دەرکردنی ئەم پارێزگایی بۆ سلێمانی دەرکرد ئەو وختە لە خۆی بپرسایە ئایا ئەمە چ ڕادەیە قانونیە تا چ ڕادەیەک خەڵکی سلێمانی دۆخەکەیەوە پێ دەڵێن ناقانونی بارزانی هێناوێتەکەوە ئەو دۆخە بڵێ بارزانی ئەم دۆخێنەوەتەکایەوە شەریکە لەو دۆخەسەر لەسەر ئەوە دروستەکەی بارزانی بێلایەنیان پێت وایە بارزانی حزبیانە کاری کردووە. پێم وایە بارزانی لە مەسلحەت و بەرژەوەندی لایەنێکی سیاسی معەن کە بەس هاوپەیمانی استراتیژیەتی دەچێت لە بیرێکات کە ئەو سەرۆکی هەرێم بووە کاتێک پارێزگاری وەکو باسم کرد هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دواخرێت دەنگ ناکات کاتێک دێت دیسانەوە داخرێتەوە دەنگ ناکرێت کاتێک دێت ئەنجومەنی پارێزگارێک بەسەر خەڵکی سلێمانی و ئەنجومەنی پارێزگای سلێمانیە ئەسەپێنرێت دەنگ ناکات ئەمانە هەمووی ناحەقیە و بە شەریکە بەشە لەو ناحەقیانەی کە بەرامبەر سەر ئەوەی کە بارزانی قسەی لەسەر کردو دەنگۆی جاکردەوەی سلێمانی لە هەولێر بارزانی سەرۆکی هێرێمە ینی وەکو سەرۆکێرێم قسەی لەسەرەوە کردو ئەمە خەونێکی ئەهریمەنی و کاگمەشتی گۆڕان دەست پێشخەرە لە مەسەلە ئێمە پێش ئەو پێمان وایە خەونێکی ئەهریمەنیە ئەگەر هەر پارێزگایەک لە پارێزگاکانی کوردستان جیا بکرێتەوە وەک چۆن ئێستا دۆک جیاکراوەتەوە بە شێوەیەک لە شێوەکان لە خەڵک لە هەرێمی کوردستان وەک چۆن جیاکراوەتەوە کە ئێستا لەو ئەنجومەنی جیا کردوێتەوە ئەو کابینەی ڕابردووە تا ئێستا خۆیاندان بەوەدا دەنێن کە نەیانتوانیوە بە تەواوەتی بە شێوەیەکی یەکسان بە شێوەیەکی تەواوەتی دوو ئیدارەیی بنبڕ بکرێەوە تا ئێستا دێگەڵ لە دێگەڵە بۆ لاوە حکومێکی ترە و لەم دیوە حکومێکی ترە ئەمانە بۆ خۆی جیاکردنەوە خەونێکی ئەهریمەنیە کە کوردستانی کردوێتە دوو زۆنگەوە ئەو گۆڕان نییە کە شەڕی ناوخۆی دروست کردووە بە پێچەوانەوە ئەوە گۆڕانە کە لە ڕاگەیاندەکانیەوە و لە ڕێگەی ڕێخەری گشتیەوە لە ڕێگەی حیزبەوە دائیمەن گوشارێکی زۆرە خاتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆەوەی هەردوو ئیدارەکە بە شێوەیەکی خاتەوە کە هیچ لایەنێک هیچ پارێزگایك لەو پارێزگاکانی هەرێمی کوردستان ناحەقی بەرامبەر نەکرێەوە پێمان وایە جیاکردنەوەی هەر پارێزگایك ئێمە پێش ئەوان پێیان خەونێکی ئەهریمەنیە و دابشکردنی ناعادالەتی لە بەرامبەر بە هەر پارێزگایك لە پارێزگاکانی کوردستان ئەوە بۆ خۆی خەونێکی ئەهریمەنی و دابشکردنێکی ناڕاستەوە خۆی هەرێمی کوردستانە بەسەر چەند زۆنگێکە و ئێمە هەموو هەوڵ و تەقالایەکمان ئێستا بۆ ئەوەیە کە پارێزگای سلێمانی پارێزگای دووهۆک پارێزگای هەولێر لە ڕێگەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانەوە کە چەند جارێکە حکوومەتی هەرێم بە ئەنقەست و بە مەبەستی تایبەت دوایە خات ڕێک ئەنجام بدرێت و ئەو کاتە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی یەکگرتووی شەراکەتی هەموو لایەنێک بێت و پارێزگایەک هەست بەکەم غەدر نەکات دەڵێ ئەوە ئێمە نین خەوری ئەهریمەنیە بین و ئێمە دژی جیاکردنەوەی هەر پارێزگایەک لە پارێزگایەک تر بەڵامەوەی بە فعلی دەبینرێت دووە کە جیاکراوەتەوە لە پارێزگاکانی تر و ئەمە ئەوەیە کە پارتی خەونی ئەهریمانیانە بینێ نەک بزوتنەوەی گۆڕان و سەرۆکی هێرێمە نەیتوانیوە ئەجەندای حزبی و ئەجەندای نەتەوەی جیاکاتەوە حزبیانە ڕەفتارەکە لەگەر بەشی یەکەمی خۆزگا وابێ خۆزگە وابێ ئەوەی بەشی دووەمیشان بەنسبەت دهۆک و بەنسبەت جەنابی سەرۆک و ئەو
ڕاگەاندراوەی خۆزگە چۆن بێ کاگومێت دەگەر خۆزگە وا بێتن ئەو نەفەسە نەبێتن ئەو نەفەسێکی هەستی پێ دەکرێتن زەمانێکە کاری لەسەر دەکرێتن بۆ دابڕانی سلێمانی لە هەرێمی کوردستان ئەو نەفەسێکە پێشتر گوتم و بەڕوون گوتم چی کراوە مەسەلەن چی کراوە گۆڕان چی کردووە کاک مەزیدجان ئەمە دەبێ ئەگەر کە کاتە قسە لەسەر سەلاحیەتەکان دەکەین کاتێک قسە لەسەر هەنگاوەکانی سەرۆک دەکەین وەکو سەرۆکی هەرێم دەبێ سەلاحیەتەکان جیاواز بکەینەوە سەرۆک بارزانانی نەبووە ڕێگر بێ لە هەڵبژاردن یان بێدەنجی کرد بێت دەبێت سەلاحیەتەکان بخوێنینەوە لەو وڵاتەدا بەپێی ئەو یاسایانی کاری پێدەکرێت ئەوە حکوومەتە نەک سەرۆک بارزانانی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان دوو سەرۆک بارزانانی کاتێک دی ئەو ڕاگەاندراوە ڕادەگەێنرێتن دوور و نزیک با دقەکە و تێکستەکە بخوێنینەوە دوور و نزیک باز لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ناکە ئەو مەبەستی کە دەڵێ ئەو ڕێگریان ئەو ڕێگرنیان ئەو ڕێنادا ئەو دێ لە تێکستەکەیدا لە دوو دێڕی کۆتاییدا کە تەرکیز لەسەر جارێکی دیکە پێشوەچوونی پرۆسی دیموکراسی لە وڵاتە دەکاتەوە ئەو سەلاحەتی سەرۆک نییە ئەوە حکوومەتە ئەگەر هەڵبژاردنەکانی لە ڕابردوودا تاخیر بووبێتن یان نەکرابێتن هەر ڕێگریەکە ببیتن کە زۆر جاریش مبڕاتی قانونی هەبوو مبڕاتە بووە کۆمیسیۆن ئەمن لەسەر مبڕاتەکان ئەگەر بمبوری مەجالم دای قسەی بەڵام یەک شتیش دەپرسین سلێمانی ئەگەر بمبوری فرسەتم دا هەموو بەزەوە پرسیارەکەم کاک مەسعود پشتی بەستۆ بە چه بەڵگەنامەیەک بە چه هینێک کە کاتێک ئەڵێ بزوتنەوەی گۆڕان ئەوێت ئەڵێ لە ڕاگەیەنەکانە بیستومە ئەوە خەریکە ئەتەماشا شتەکان تێگەی نەگەیشتەکەم دەڵێم تێکستەکە بخوێنینەوە بڕدی ئەو تێکستە لە محتەوای تێکستەکەدا دەڵێ ئەو دەنگۆیە کە باسی لەو دەکرێت دەنگۆیەوە باسم ئەوەی ئەمن لە پێشەچیدا گوتم ئەوە هەنگاوەکانی نەگەیشتۆتە ئەو مەرحەلەی کە ئەو بابەتە بەڵام سلێمانیش مڵکی هێزێک و دوو هێز نییە ئەو واقعە دەبێت بەرچاو بگیرێتن سلێمانی مڵکی خەڵکی سلێمانی و خەڵکی کوردستانە ئێستا ئێمەش نیگەرانین بەو بارەی کە لە سلێمانی هەیە کە دەڵێم ئێمە هەموو خەڵکی کوردستان وەکو هاوڵاتی سلێمانیش بازیدا سلێمانی تا ئەمڕۆژ باز دەداتن پێشکەوتنەکانی ئەو شارە وەرە دەپرسین ئەو چێشمە چێشە سیاسیەی کە هێزێک کە ئینشقاقی تێکەوتووە بریتە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانی تێدا دروست بووە ئەو سەبەبی ڕئیسی و بەدان پێدانانی خۆشیان ئەمڕۆی سلێمانی پێشکەوتنەکانی سلێمانی لەباری ئەدەبیدا پێشکەوتنەکانی سلێمانی لەباری اقتصادیدا پێشکەوتنەکانی سلێمانی لەباری خەدەمیدا پێشکەوتنەکانی سلێمانی لەباری علاقاتی ئیجتماعیدا هەموو ئەوانە جێگای پرسیاری جددین کە ئەمڕۆ نیگەرانیەکانی هاوڵاتیانی سلێمانی ناکرێ هێزێکیش کە ببێتە دوو هێز ئەمڕۆ شارێک قوربانی لە پێناوی بداتن کە تا ئەمڕۆ سلێمانی بەڵام ئەو باسی کە باز لە بوونی دۆک بە زۆنێکی جیاواز دەکرێت ئەوە کاک مەجیدی ئێوە دەبێت لە واقعدا لە ڕووی منتەقەوە سیر بکەین ئێوە لە دۆکدا بە خۆتان ئەگە حزورتان نەبوو ئەوە ئایا ئەوەیە کە شوێنێک جیاواز کرێتەوە پارتی دیموکراتی کوردستان هێزی یەکەمە لەو شارەدا بۆعدێکی تاریخی هەیە ئیستحقاقی هەڵبژاردننی هەیە ڕێگری نەکراوە لە هیچ کارێکدا لە هیچ کردارێکدا کەسێک جورئەتی ئەوەی نەکردیە لە دهۆک خەڵکی دهۆک کار بەدەستێکی دهۆک جورئەتی ئەوەی نەکردیە باز لەو بیرکردنەوەیە بکە لەو شارتیاتە بکاتن ئێمە دەڵێن وڵاتێکمانەیە نیشتیمانێکمان هەیە بەشێکیشمان لێدا بڕاوە کە بریتێ لە پارێزگایەکی دیکە وەکو کەرکوک بۆیە خەڵکیش چیتر ئامادەنیە قوربانی بدە و شارێک باز دەداتن شارێکی زیندوی وەکو سلێمانی پێشکەوتنەکانی ئەو شارم پێ لە ماوەی چەند ساڵی ڕابردوو کە خەریکە کێ ڕێگرە لە ئەنجام نەدانی بەشی خۆتان مەسئولیەتان بەبەر دەکەوێت باسی شەڕی ناوخۆش کرد بزوتنەوەی گۆڕان و هەڵسوڕاوانی ئەو بزوتنەوەیە بەشێکی گرنگ بە لە شەڕی ناوەخۆ پێم بڵێ ئەگەر دەتانەوێت تاریخی ڕابردووی یەکێتی نیشتیمانی کوردستانی هی ئێوە نەبێتن بۆ داوای میراتی ئەو حزب دەکەن ئێستا ئەوە داوای میراتی ئەو حزبەیە داوای میراتی ئەو حزب دەکەن بەڵام حاضر نین تاریخەکەی ئێوە بێتن کاک مەجید دەرفەت دەبێ بۆی کۆمنت خۆت دەبێت لەسەر قسەکانی کاکمێت بەڵام دوو پێوین تەلەفۆنی وەرەگرین محمود عەبدوڵڵا لە دەربەنی خان کاک محمودم کاتت باش فەرموو یاوەرت باش بەخێراتی میوانەکانتان دەکەم زۆر سپاس وڵا سوالەکەم بۆ کاگومێدا کاگومێت باسی مجاملەی میلەت دەکا ئەڵێ نابێ بزوتنەوەی گۆڕان هەم لە حکوومەت بن و هەم مجاملەی میلەت بکەن
من هەرەوەنە لەم قڕبەسەر حزبێک یا پارتێک وا بیر بکاتەوە مجاملەی میلەت نەکا و لەبەرەی میلەت بچێتە دەرەوە ئەوە بە مجاملەی میلەت بزانێ شەفافێت و ڕازگۆیی و نەشاردنەوەی ئەرک و مەهامی ئەو حکوومەتە لە ماوەی 4 ساڵە بیشارەتەوە لە میلەت و خەونی ئەهریمەنی وەکو ئەوواڵێ ئەوان خەونی ئەهریمەنی پیشانی خەڵکەدەن ئەوان شتە شاراوەکان وەکو خەونی ئەهریمەنی پیشان بدەنەوە بە میلەت ئەوە لەلایەکی تریشەوە شارچێتی و سلێمانچێتی و ئەمانە ئەمە شتێکە ینی بەڕاستی وەرەقەیەکی سوتاوە بەداخەوە ئەوانە چند لێدەنەوە دهۆک ینی هینێکە کانتۆنێکی داخراوە هیچ منفەتێکی تیانی ئەوڵێ ئێوە لێدەمتان هێناوە ئەگەر ئازادی هەبێ و ئەگەر ئەحسایەکی باش سەرتاسەری هەستێ پارێزگاکە بگرێتەوە و چاودێری نێودەوڵەتی بە وردی تەماشای هەموو سنووقەکان ئەوە بکە ئاگای لێبێ بە بەڵێ محمود عەبدوڵڵا دەربێنی خان سپاس بۆ پەیوەندیەکە سەروەر محمود لە هەڵەبجە کاک سەروەرم کاتت باش فەرموو ئەم کاکەکە ئەمە دەستخۆشی بەنامەکەتان لێکەم زۆر سپاس ڕێز بۆ هەردوو میوانەکەتان زۆر سپاس بەڕاستی من بزوتنەوەی گۆڕان دەنگم پیاوە بۆ دەنگم پیاوەکە پۆست وەرگێ یعنی ساگەکانی ببینم من لە هەڵەبجەی شەیدام هەڵەبجەی شەید و خۆی بەوەی کە بیستومانێ و بزانین لێل کوی تا بە یەک ڕۆژ بناغیاندانرەوە لەسەری هەڵەبجەی شەید کە ئیتر هەمووی کەلاوە و قڕوتڵپاوە کاگومێت لە هەولێردا عانیتە من ئەگەر ئەوە بەسەرۆکی خۆمەزانم کاک مەسعود کە نازانێ هەڵەبجە چۆنە تایتە ناتۆ بۆ هەڵەبجە یا سلێمانی مەگوێ دەما بە گۆڕانداوە کە بۆ زۆر گرێ و ئیشی خۆی تیا بکە پێم خۆش هەردووچان پرسیارەکان لەمەەر لەگەر وەختم بدەیت دیکە وەرەگرین کاتان دەبێ بۆی وەڵامیان بدەنەوە سەلام عەزیز لە سلێمانی کاک سەلام و کاتت باش فەرموو ئەم کاتت باش کاک سەلام فەرموو سەرچاوم کاک سەلام ئەگەر گوێت لە دەنگی ئێمەیە فەرموو پرسیارە کتەبێ بۆ میوانەکان والله پرسیارە لە کاگومێت دەکەم کاگومێت پرسیارە لە کاگومێت دەکەم بەس ئەمە بەس جواب باتەوە ئەو باسی شەرعێت دەکە ئایا سەرۆکی خۆی شەرعێتی ماوە باسی ئەو ئەڵێ یاڵی سوورەوەی باسی سلێمانی کە بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاکەوە وڵات پرسیارەکان دەرفەتت دەبێ بەڵام کاگمەجید کۆمنتی لەسەر قسەکانی تۆ بۆی کاتەکە بە یەکسانی دابشکە فەرموو کاگمەجید کۆمنت لەسەر قسەکانی کاگومێت بڵێ من لەسەر ئەوەی کە ئێمە مەسەلەن کە باسی ئەوە کرا کە سلێمانی ئەوە هەوڵی لە جیاکردنەوەی سلێمانیە درێ باسەوە کرێت کە خەونی هەرێمێنیە بدرێ بۆی کە هەرێمێکی نازانم چی ئەوانە من پێم وایە هەڵمەتێکی ناڕواایە بەرامبەر بە گۆڕانەکرێەوە خەڵکیش کەس باوەڕی بەوە نیە چونکە ئەو سەرکردانی کە کێم هەڵمەتەی بەڕێوە بە کێمەڵمەتۆڵە تا ئێستا لە سەرۆکی هەرێم بۆ خۆی کاک مەسعود بۆ خۆی هاتۆتە سەرخەتەکە بەبێ بەست بەڵێ کە ئەڵێن سەرۆکی هەرێم هەم وەکو برادرانە باسی کرد ماوە بۆ درێژە کراوە لە هەمان کاتیشا بە دەنگۆ قەرار نادرێت لە هیچ قسەیەک بە تایبەتی بۆ کەسێکی کە پۆستێکی تایبەتی هەبێت بە تایبەتی بۆ کەسێک کە ڕایی لە ناو خەڵکە تەسیر و کاریگەری خۆیە نابێ اعتماد کاتە سەرەوەی کە دەنگۆی ئەوە هەیە کە سلێمانی جیاکرێت و ئایا ئەو دەنگوانە کێوتێتی لە هیچ کەناڵێکی ڕسمی بزوتنەوەی گۆڕانە ئەو قسە کراوە لە هیچ سەرکردەیەک و هیچ کادرێکی بزوتنەوەی گۆڕانەوە کراوە کە ئێمە ئیشمان ئەوەیە کار بکەین بۆ جیاکردنەوەی سلێمانی لە شوێنەکانی تر ئەسڵەن کاری ئێمە هەنگاوی ئێمە نەک بۆ یەخستنی ئەم پارچەی کوردستانە کاری ئێمە بۆ ئەوەیە کە نموزەجێکی جوان لەم پارچەی کوردستان پێشکەش بە پارچەکانی تری کوردستان بکەین بۆی ببێتە نموزەجێک کە ئەوەی تا ئێستا کراوە نموزەجێکی جوان نەبووە تا ئێستا نموزەجێکی زۆر خراپ بووە کە پارچەکانی تر بە چاوێکی خراپەوە سەیرەکان لە سەر ئاستی نێودەوڵەتیشا بە چاوێکی خراپ سەیرێکرێت کاری ئێمە بۆیە کە کەرکووک و ئەو شوێنە دابڕاوانەی کە لە کوردستانە دابڕاوە بگەڕێتەوە نەک بۆ پارچەکردنی ئێمە پێمان وایە ئەم هەرێمەی کوردستان کە ئێستا ئێمە لەم سێ پارێزگا پێاتەوە بەبێ کەرکووک هەرێمێکی نوقسانە بەبێ کەرکووک ئەو دڵی کە ئێوە باسیەکەن ئەو قوتسەی کە ئێوە باسیەکەن ئەو قوتسانەیە بێ بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان هەرێمێکی کامڵ بێت ئێستا نیوەی کوردستان لە بەردەستی ئێمە نییە نەکەوەی کە بین ئێمە سلێمانی جیاکەینەوە و کاری ئێمە بۆ ئەوەیە حەزم کرد ئەوە کاری ئێمە ئەوەیە ئێستا گوشارێکی زیاتر بخینە سەر دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان کە بین ئەنجامی هەڵبژاردننی پارێزگاکان بکرێت چیتر دوان نەخرێت بە ئیرادەی خەڵک نەکرێت پامەکەت گەشت
پامەکەت گەیشت کاتمان کەمماوە کات دەگەر بۆ چونەکان شڕ بکەیتەوە وەڵامی ئەمن جگەلەوەی بۆ چونەکانم شڕ بکەمە جارێ پێش هەموو شتێک دەمێ بە هەموو بینەرانی ڕابگەێنم ئێمە ڕاهاتوین لەو زۆرە پەیوەندیانەی کە لە ڕێگای تەلەفۆنەوە دەکرێن و وازەحە لێر ڕاهاتوین کە بەس شێوازێکە واتە ئەو سێ بەڕێزەی کە پەیوەندیان کرد لەگەڵ ئەو پەڕی ڕێز و حرمەتم بۆ ئاراستەکردنی پرسیارەکانیان و کە لە نەفەسەکە دەگەین و باششی لێ ڕاهاتوین ئەوەی کاک محمود باز دەکا خەر سەیر لەوەدایە ئینسان گوێ بۆ ئەوەی تێی بگەی وەربگری ئەمن نەمگوتیە بزوتنەوەی گۆڕان مجاملەی هاوڵاتی دەکە ئەمن دەڵێم زەمەنی مجاملەمان بەڕێ کرد لە نێوان خۆماندا حزب و لایەنە سیاسیەکان بۆ حکومڕانی وڵات و بەرە موەسساتی ئەو زەمانەمان بەڕێ کرد مجاملەی یەکتر بکەین موەسساتی و حکومەتی هاوڵاتی بی دوو ئەوەی باسی دهۆک و استحقاق هەڵبژاردن دەکا استحقاقی هەڵبژاردن بۆ دەڵێ من وەناڵێم ئێستاش دەڵێنەوە بزوتنەوەی گۆڕان ئەگەر دەنگێکی ئەوتۆی لە پارێزگای دهۆک بێنابایە یانە لەسەر دهۆک نەدەبووکە شوێنێکی یان زۆنێکی داخەوەی زۆربەی لایەنە سیاسیەکان ئەو لایەنە سیاسیانە لایەنی سیاسی هەیە دەنگڕاوەکانی کۆمەڵی مەدەنیە خراوەکانی کۆمەڵی مەدەنی لایەنە سیاسیەکان ئەوانەی دەنجی تێدا دەینێن ئەوە دەنجیان تێدا هینە ئەو وڵاتە ئەو دیموکراسیەتە کە هەیە ئێمە دەبێت ڕێزی لێ بگرین لا 92 استحقاقی هەڵبژاردن دیارە و لە 2013 استحقاقی هەڵبژاردن دیارە واتە ئەو گۆڕانکاریانەی بوونە لە هەموو ئەو خاکە بوونە کە پێ دەگوترێ هەرێمی کوردستان نە شارێک بە جیاواز و بەڵام ئەوە شارێکە تەقابولی هێزی دیکە ناکە گوناحی ئێمەی تێدانە دوو ئەوەی کاک سەروەر باسی دەکاتن ڕێک ئەوەیە کە باز لەوە دەکاتن دەنگمانداوە بە بزوتنەوەی گۆڕان دەبێت دەسەڵات وەربگرێتن گۆڕان ئێستا لە دووڕیانی ئیحراز بووندایە گۆڕان بانگەشەی وەرگرتنی دەسەڵاتی کرد لە هەڵبژاردندا بە خەڵکی گوت من دەسما ئەو چێڕچێوە حکومڕانی وڵات دەکەم ئێستا ئەو ڕێژەیەنێنایە لە شەراکەتیشدا لە شەراکەتیشدا ناتوانێت احراج بۆ لەوەی کە ئەو بانگەشانی لە هەڵبەتی بانگەشە هەڵبژاردنەیە کرد دوو پێی تەلەفۆنی وەرەگرین لەگەڵ ڕێزانە دیکەمانە جوابیان بدەن دوو پێی تری تەلەفۆنی دوانەش بۆ ئەوانە دەبن چاوەڕێکم زان چی ئەڵێن ئەکرەم حەمامین لە بازیان کاکەکرەمە فەرمۆم کاتت باش ئەم کاتت باش کاکاوە هێوارتان باش هێوارت باش فەرموو زۆر سپاس بە خێراتنی میوانە بەڕێزانە ئەەکەم زۆر سپاس بمەخشە من دوو پرسیارمێ بۆ بەڕێز کاگومێت یەکشیانەوەیە بەڕێی کاگومێت لە بەڕێز دەپرسم ئایا بەڕێستان وەک پارتی دیموکراتی کوردستان بۆچی شێتیتان لا گرنگە بۆ پێکێنانی حکوومەتی داهاتوو لە کاتێکدا بزوتنەوەی گۆڕان وەکو مەقعدی یاسایی کورسی با بڵێن دەنگی زۆرینەی زۆرتری بەدەستێنەوە وەکو لە یەکێتی نیشتمانی کوردستان پرسیارێک بۆ کاگومێت پرسیاری دووەم هەر ئەوەیە لە بەڕێز کاگومێت ئەپرسم ئایا بەڕێز سنووری ناوچەی سەوز و زەرد لە مێژە تەقسیم نەکراوە لە نێوان هەردوو حیزبی دەسەڵاتداردا ئەوش بۆ بەڵگەی ئەوەیە کە سادەترین پۆستی ئیداری لە سنووری سلێمانی بۆ بەڕێزان بۆ برانی پارتی دیموکراتی کوردستان بۆ بە شتێکی بڤە و بەعکسەوە هەڕاستەتوانی بڵێن دانانی سادەترین پۆست و پلۆپایە بۆ برادرانی شەری نیشتمانی کوردستان لە دێگەڵ و لە سنووری پارتی دیموکراتی کوردستان بۆ لاوە لە خەونێک زیاتر من وەکو ئەکرم هیچتر نابینم زۆر سپاس و ئێوارێکی شاد و سەرکەوتن سپاس بۆ پەیوەندەکەت کاکەکرم سەلام محەممەد لە سلێمانی دوا پەیوەندیە کاک سەلامم کاتت بەش فەرموو ئەم کاتت باش بە خێراتنی ئەو دوو میوانەوە ڕێزاکەم من جارێک بۆ ئەو برادەرەی بزوتنەوەی گۆڕان کە بە ناوی خەڵکی شاری سلێمانیەوە قسە دەکات حەق نییە بە ناوی خەڵکی شاری سلێمانیەوە چونکە ئەو نوێنەری حیزبێکە سلێمانی یەک حیزبیتیانە دەیان حیزبی گەورەی تایە ئەوە توانێت بە ناوی خۆی یان بە ناوی حیزبەکەیەوە قسە بکات دوو بزوتنەوەی گۆڕان لە 2005 بزوتنەوەی نەبوو ناوی گۆڕان بێت لە هەڵبژاردنە بەشداری کات ئەوە لیستی سەونەوە یەکێتی نیشتمانی کوردستان بووە ئەو دەنگەش لیستەشکە لیستی کراوە بوو لیستی داخراو بووە دەنگ بۆ حیزبەکە بووە ئەو ئەنجومەنی پارێزگایی کە ئەندامانی بزوتنەوەی گۆڕان شەرعینی لەبەرەوەی ئەوانە ئەبێ یەکێتی نیشتمانی دەریان کات لە پرۆسەی هەڵبژاردنە ئەگەر لە پرۆسەی هەڵبژاردنە هاتە کایەوە ئەوانە توان بەشداری پرۆسەکەن و لە پرۆسەکان دەستگەڵیان پیرۆزیان بێت ئێمە من داواش لەو برادەراکەم با وەستی شاری سلێمانی با دڵتەنگی شاری سلێمانی بەڵێ کاتی پەیوەندەکان دیاریکراوە بوورە کاتەکەی تەواو بوو سەلام عەزیز لە سلێمانی کاگومێت کاگمەجید وتی ئەوەی لە ڕابردووە کراوە تا ئێستا ئەزمونێکی خراپە شایانەوە نیە دووبارەی بکەنەوە چ گرنتیەکێ دەن بۆی پێکێنانی کابینی داهاتووە ئەمە دووبارە نەکەنەوە ئەمە گرنتی نادەین ئەوە ڕێککەوتنی لایەنە سیاسەکانی ئەو گرنتیە دەداتن بەڵام گرنتی ئەوە دەدەین پارتی دموکراتی کوردستان هەمیشە لەگەڵ دروشمەکانی خۆی ڕاستە پارتی دموکراتی کوردستان ئیسپات وجودی خۆی لە ماوەی حکومڕانی خۆیدا کردی پارتی دموکراتی کوردستان ئیسپات وجود ئەو ئەزمونەیە کە کاکمەجید ناوی ناوە خراپ ئەو ئەزمونە ناکرێت بە بێویژدانیەوە هێڵی ڕاست و چەپی بەسەردا بێنین ئەو ئەزمونە
ینی بەبەستەوەی گۆڕان بێویژدان لەوەیە باشەکانی گەلێک زۆرن لەباری دیبلۆماسیەوە ئەمڕۆ هەرێمی کوردستان مقارنە بکە لەگە وڵات لەگەر سەرەتاکانی بەبەستەوەی گۆڕان بێویژدانە لە هەڵسەنگاندنی وەزمونەیە نەگۆڕان هەر کەسێک هەر هێزێک هەر بزوتنەوەیەک هەر میدیایەک کە هێندە بە حەقدەوە بە بێویژدانیەوە هێڵی ڕاست و چەپ بەسەر ئەزمموی هەرێمی کوردستان دابینی ئێمەش دەڵێن کە کوڕیمان هەیە ئێمەش دەڵێن لە هەنگاونانین بەرەو باشتر بوون بەڵام ئەزمموی هەرێمی کوردستان دیفاکتۆیەکە واقعەکە ئەمرێکی واقعە توانیوێتی لە نەبوونەوە بگاتە ئەو قۆناغی کە ئەمڕۆ تێداینە کە لە هێزەکە لە هەموو ئەو بارانێکە هەبوونە دیسان دەڵێمەوە لە بواری دیبلۆماسیدا لە بواری ئابووریدا بابێن ئێستا زۆر بەکوتی دواوتر لە ڕستێکا پێم بڵێ کاتەکەمان تەواو بێ دواتر لە ڕستێکدا وڵات زۆر بوون ئەوانەی کە قسەیان کردو دەرحەقیان نەوەستاین کە بێوژدانی زۆری تێداکران بار حاڵ دیسان دەرمەوە لەگەڵ ڕێز و حرمەت لە بە هەموو پەیوەندیانێک کە بوون و ئێمە لەو نەفەسە ڕاهاتوین کە بە چ شێوازێک پەیوەندیەکان بە ئاراستەکراوی ئیش لەسەر ئەو بابەتە دەکەن و لێ ڕاهاتوین ئەگەر وەڵامیشمان بۆی نەبێتن دواوتە ئەوەیە دیسان دەڵێمەوە ئێمە خوازیاری ئەوەین بتوانین کە ئەنجامەکانی لە چەند ڕۆژی دیکە دەست پێ دەکەن کۆبنەوەی هێزلویانە سیاسیەکان دەست پێ دەکەن کە لە ئایندەدا بۆ پێکێنانی حکوومەت بتوانین خوازیارین لەگەڵ دروشمەکانمان ڕازبین هەمومان لەگەڵ حکوومەتی کۆدەنگدابین. زۆر سپاس کاک مەجید دۆکۆمنت و دواوتت زۆر بە کورتی دۆکۆمنتمەوەیە کە بڵێ ئەمە بتوانین بەوەکو بزوتنەوەی گۆڕان لەبەرەوە لە سێ هەڵبژاردننی ڕابردووە لە سنووری سلێمانەیە ئێمە یەکەم بووین و هێزی یەکەمین وە 42% دەنگی سلێمانیمان بەدەستێناوە لە هەڵبژاردنەکانە حەقیەوەمان هەیە بە ناوی بەشی هەرە زۆری خەڵکی سلێمانی و قسە بکەین و حەقیەوەمان هەیە داکۆکی لەوە بکەین کە بڵێ ئەبێ بە زووترین کات هەڵبژاردننی پارێزگاکان ئەنجمانی پارێزگاکان بکرێ بۆی خەڵکی سلێمانی و خەڵکی هەولێر دۆک خۆیان نوێنەری ڕاستەقینەی خۆیان لە هەڵبژاردنەکانە هەڵبژێرن و ئێستا نەخێر ئێستا ئەو پارێزگایی کە دانراوەکو باسم کرد پارێزگایەکی تعین کراوە بە نایاسایی لە هەمان کات شامەوێ ئەوە بڵێن بڵێ ئێمە لەگەڵ حکوومەتیەکان کە حکوومەتێکی شەراکەتی نیشتمانی بێت و شەراکەتە نیشتمانی کە لە بەغا داواکرێ ئەو استحقاقاتانەی کە پارتی و یەکێتی بۆ خۆیان لە بەغا داوایەکەن بۆ هێزە سیاسەکان لێ داوای بکەن و حکوومەتێک لە بەرنامەی مشتەرەکی هەموو لایەک بەڵێ سپاس مەجید ساڵح هەندامی ژووری پەیوەندی سیاسەکانی بزوتنەوەی گۆڕانەوەرەوە ئومێد خۆشناو پەرلەمانتاری فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ ئامادەبوونتان بنێرانی بەڕێز تا چوارشەمەی داهاتوو بەرنامەیەکی تری تەواو ناتەبا خواتان لەگەڵ کاتێکی خۆش.